دەچینە لای پامنێرمان لە شاری هەولێر بەڵێ. بڕیاربیانیت باش چالاکیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان 16 ڕۆژ لە شاری هەولێریش بەردەوام بێ بزانین زانیاریەکان لەو بارەوە لای تۆ چییە چالاکیەکان چی لە خۆگرێ بە شێوەیەکی گشتی. ئاکام سارا بەیانیتان باش دیارە هاوشێوەی تەواوی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان لە شاری هەولێریش ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی زۆرا و زۆر بە بۆنەی 25 نۆڤەمبەر بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنان لە جیهان و لە هەرێمی کوردستان کۆمەڵێک چالاکی بەڕێوە دەچێت من ئێستا لە بارگای یەکێتی ژنانم لە شاری هەولێر دەمەوێت پەیامی ئەوان وەربگرم بۆی بزانم ئەوان چ پەیامێکیان هەیە لەم ڕۆژەدا بێگومان چالاکیەکانی دیکەش لە سەعاتدەدا لە کۆمەڵک لە چالاکی لە شاری هەولێر هەر بەو بۆنەوە بەڕێوە دەچێت لەلایەن ڕێکخراوەکانەوە هەروەها لەلایەن ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و چەند لایەنێکی دیکەش مامۆستا ئاڤان لەگەڵم دەبێت لێپرسراوی لقی هەولێر یەکێتی ژنانی کوردستان لەگەڵم دەبێت مامۆستا بەیانیت باش پەیامی ئێوە لەو ڕۆژە چییە و دەتانەوێت چ قسەیەک لەسەر 25 نۆڤەمبەر بکەن هەڵمەتی 16 ڕۆژێ بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنان و خێزان. بەیانی کورساتی بەڕێزش باش بەیانی هەموو بینەرانی خۆشەویستش باش خۆشحاڵین ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی هەڵمەتی بەرهەنگبوونەوەی توندوتیژی دەستپێکێکی گەورە بێت بۆ ژیانێکی ئاسوودە و ئارام بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی ژنان لە سەرەتای دروستبوونیەوە و تا ئێستا دژی هەموو توندوتیژیەک بووینە بۆیە ئەمڕۆژ دڵنیاتانەکەینەوە لە هەر شوێنێک لە هەر جێگایەک توندوتیژی بەرامبەر هەر کچێک هەر ژنێک بکرێت دژی ئەوەستینەوە بەڵێ بۆ ژیانێکی خۆشتر و بەختەوەرتر. هیچ کەیسێک هەیە کە زۆر کاریگەری لە لای ئێوە دروست کردی بێت لە ماوەی دەست بەکاربوونتان وەکو لێپرسراوی لقی هەولێری یەکێتی ژنانی کوردستان بە دڵنیایەوە ڕۆژ نییە کەیس نەبێت خصوصەن بۆ ئەم سەردەمەی ئێستا بەڕاستی توندوتیژی دیجیتاڵی تەنیوە بەناو کۆمەڵگەی ئێمە یعنی ئەوەندە زۆرە یعنی باوڕت هەبێ لەم دوسێ ڕۆژە خاتونێک پەیوەندی پێمەوە کرد وتی مامۆستا ئاڤان وتم بەڵێ ینی تەنانەت بە خۆشەویستیش زەواجی کردبوو وتی پیاوەکەم بەرامبەرم زۆر خراپە یعنی لە دەرەوە کاری یعنی ڕێزم هەیە بۆ پیاوانی برای خۆم و کە سوکاری خۆم و کۆمەڵگەی بەڕێزش بەڵام دەیگوت کە دێتەوە بەو ڤیددیویانەی خۆی ئیهانەی منەکات یعنی ئەم کۆمەڵگەی ئێمە ئەو کەلتورە جوانەی ئێمە ئەو ژیان و ئاسوودەی ئێمەی بەستوبەوە بە ژیانێکی بەختەوەر و ئاین پەروەر و دۆستانە ئێستا سەردەمێکە چۆنە دێت شتە ناشرینەکانی خۆی با خێرزانی خۆی پیشانەدا بۆ یوتی مامۆستا چی بکەم چی دەکرێت ئێمە گوتم پشتیوان تەبین بەڵام یعنی بۆیە زۆرترین کەیس ڕوبەڕوومانە بێت و من وەکو مامۆستایەکش یعنی تەنانەت کاتێک لە 16 ڕۆژی بەرهەنگبوونەوەی توندوتیژی سیمینارات لە خوێندنگاکان ئەکەین زۆرترین کەیسی کچان دێتە لامان بۆیە داوا لە دایکیانی بەڕێزەکەم ینی ئاگاداری کچەکانتان بن ئاگادار بن شەوانە بەڕۆژ بە هەر کاتێک چونکم سەردەمێکە زۆر خراپ تێکەوتن یەک دوو خوێندنگا وەکو خۆت گوتنی کەیس هاتە لام یەکیان ئەوە بوو یعنی کچێک بوو لە ماڵەوە بە پۆبجی براکەی گرتەوەی لەگەر کوڕ قسەی کرد یعنی وهای لێ کردبوو لایەک پرچی لێ کردەوە یعنی هەر تاشی بووی ئەو کەیسانە زۆر وێرانە بکوتن بە کورتی وەڵامم بدەوە یەکێتی ژنان بەشی تایبەتی هەیە بۆ ئەوەی لەلایەنی یاسایی و لەلایەنی دەرونیەوە هاوکاری ئەو کچانە بکات یاخود ئەو ژنانە بکات کە پێویستیان بە لایەنی یاسایی و دەرونی هەیە دەستە خۆش بێ پرسیارێ جوان بوو ئێمە لە سەرەتای دروستبوونمانەوە لە سەردەمی خوددا لێ خۆش بوو جەنابی مام جەلال ڕوحی شاد بێت لانەی ئارام یەکەم ڕێکخراو کە دروستی کرد بێت شەڵتەر بوو بێت لانەی ئارامە یەکێتی ژنان دایمەزان دڵنیاتان دەکەمەوە لێرەش ئێمە ڕاوێژکاری خێرزانیمان هەیە بۆ بەڕێوەبردنی ئەو کەیسانەمان بۆ بەڕێوەبردنی ئەو توندوتیژانەی کە بەرامبەر ژنان دەکرێت بەڵام ئێمە هەتا هەوڵ دەین ئەڵێ نا بۆ توندیژە بڵێ بۆ ژیانێکی ئاشتەوایی و ناو خێرزانمان دەستەکان خۆش بێ مامۆستا دەست خۆش بێ
ئاکام سارە ئەوەی جێبیز بوون ئەمە پەیامی یەکێتی ژنانی کوردستان بوو لقی هەولێر لەبارەی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان و خێزان و وەکو میوانەکەشم باسی کرد ئێستا بابەتی تونند و تیژی ئەلکترۆنی یانی پێی ناوەتە قۆناغێکی مەترسیدار لەگەڵ ئەوەی کە حکوومەت یاریمی کوردستان تاو کوێستانی دەوانیوە ڕێکاری پێویست بەرامبەر کۆنتترۆلکردنی ئەو تاوانە بگرێت بەڵام ڕێکخراوەکانی دیکە بەشێک لە ڕێکخراوەکان بە تایبەتی ڕێکخراوی سیت لە هەرێمی کوردستان چەند خزمەتگوزاریەکیان لەسەر ئەو بابەتە ڕاگەیاندووە و دەستیان بە ڕێکارەکان کردووە لەلایەنی یاسایی و هەروەها لەلایەنی دەرونی و کۆمەڵایەتیشەوە هاوکاری ئەو کچا و ژنانە دەکەن کە دەبنە قوربانی تونند و تیژی ئەلکترۆنی. بەڵێ هاوکارمان بڕیار لە هەولێر سپاس بۆ تۆ میوانەکەت.